کەناڵی ئاسمانی پەیام دیارە لە ئێستادا ژمارەیەک لە ئاخاوان فیداویچێت تایبەتەکان لە بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان گرت بوونەتەوە وەکەوەی کە خۆیان باسی دەکەن ناڕزایەتەکەیان لەسەر پرۆژە یاسای شەکسازیە کە دەڵێن لەو پرۆژە یاسایەدا ژمارەیەک لە خاوەن فیداویچێت تایبەتەکان موچەکانیان دەبڕێت من بۆ وەرگرتنی هەڵوێستی خۆیان و ئامانجی پشتکۆبوونەوەکەیان بەڕێز کاک سامان وەردەگرم. کاک سامان تەشریفێت ئێرەوە سڵاو لێبێت پێمان بڵێ کە ئامانجیان گرتبوونەوە ڕۆتان چییە؟ دیارە ئەمڕۆ بەسەوەی پامێ بگەینە پەرلەمانی کوردستان بۆ هەموو فراکسیۆنەکان کە بەڕاستی ئەم چاکسازی چۆتە پەرلەمان دیسان نەبێتە مای بڕینی قوتی کەمەندامان دەنگۆیەک هەیە کە ئەو کەمەندامانەی موچەخۆرن کە نزیکەی 7,000 کەمەندامن یا خاننشینێکی هەیە موچێکی کەمی هەیە فەرمانبەرێکە لە جێگایەک موچەکەی ئەبرێت و بە دوو موچە حسابەکرێ بەڕاستی ئەمە قەدرێکی گەورەی لە کەمەندامانەکرێ ومێ دەکەین ئەم دەنگۆی هەڵە بێت و پەرلەمانی کوردستان بە تایبەتمەند ئاگای لە ژیانی کەمەندامان بێت و ئاگای لە هەڵوێستی کەمەندامان بێت چونکە 100,000 دینار هیچ لە بودجە کەم ناکات و هیچیشی پێ زیاد ناکرێ و ناشکرێ بە بڕینی قوتی کەمەندامان بڵێن چاکسازی و ئێمە بەداخەوە ئەو ترسی کە هەمانەی ئەو 4 ساڵی قەیران و چاکسازیە کە بە ناوی چاکسازی و قەیرانەوە کردیان یەکەم شوێن کە بڕیان موچەی کەمەندامان بوو ومێ یعنی هیوامان وایە کە ئەمە دووبارە نەبێتەوە بەڵام ترسیشمان هەیە کە هەمان سیناریۆ هەمان هەڵوێستی پەرلەمان و حکوومەت لەسەر ژیانی کەمەندامان و قوتی کەمەندامان دووبارە بێتەوە. کاک سامان ئەو دەنگۆ چییە؟ ئەو دەنگۆنش دیاتی یەکەوە کە شواسار دێناوتن بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمان بە دڵنیاییەوە چونکە بە مطلقی هاتوو کە دوو موچەکانە بڕێت و ئەمەشیان لەسەر حسابی دوو موچەکان کردووە و تا ئێستا حکوومەت هیچ ڕوونکردنەوەیکی نایەوە لەسەر ئەمە و ئێستا لە پەرلەمان ئەمڕۆ خوێنەوە یەکەمی بۆ کراوە ومێ دەکەین ئەم خوێنەوەی تر نەبێتە هۆی بڕینی موچەی کەمەندامان. ئەمە پامێکە بۆ پەرلەمانتارەکان بۆ هەموو سەرۆکی فراکسیۆنەکان بۆ دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کە ئاگایە لە تایبەتمەندی کەمەندامان بێت چونکە بەڕاستی بڕی دەستبردن بۆ قوتی کەمەندامان زۆر خراپە زۆر خەتەرە. باشکای سامان وام کۆتا پرسیارم بێ پەرلەمانتارەکان ئەوتری ئێستاکە خەمێک لە موچەی خۆشیانە خۆن لە پرۆژە یاساکە کە بە جۆرێک ژەکان کەم نەبێتەوە ئێوە داوای چیان لێکن لەوەی کە چۆن ئاگایان لە موچەی ئێوەش بێت؟ خۆی کێشەکە ئەوەی بینیمان خۆتانەزانن خەمەکەوەی بۆ خۆیە بۆ ڕەنگە بۆ کەسی هەژار و فەقیر و کەم دەرامەت نەبێت ئەو تا ئەوان خانە نشینەکەیان 5 میلیۆن دینارە ئێمە هەر موچەکە ماخۆی 100,000 دینارە ئەمە وای لێ کردووە کە ئێمە بترسین لەوەی کە لەبەر خۆیان ئاگیان لە چین و توێژەکانی تر نەمێنێت. زۆر سپاس و بەڕێز کاک سامان حسێن سەرۆکیەکی کەمەندامانی کوردستان منەمەوێ چەند کەمەندامێکی دیکە بدوێنم کە لێرە ئامادەن و ئەمەوێ بزانم ڕەوش و ژیانی ئەوان چۆنە کاکە سڵاو لێبێ پێم بڵێ ئێستاکە ئەوترێت نەعەدالەتێکی زۆر لە موچایە ئێوە کە 100,000 وەرگن بەڵام پەرلەمانتارێک و ئەوەی کە پلە باڵایەک موچەیەکی زۆر زیاتر وەرەگرێت قسەی ئێوە چییە بۆی کە جۆرەکان دادپەروەری بگەڕێتەوە بۆ موچە؟ بەڵێ پێشکی بە خێراتندانەکەم بەڵێ ئێمە ئاگادارکراینەوە لەلایەن نانێ لە دڵسۆزانمان لە ناو حکوومەتە کە جارێکی تر دەسەبرێ بۆ قوتی کەمەندامان موچەکانیان لێ دەبڕێوانی کە خاوەنی مۆزەفن لە حکوومەتە نامەنە عەدالەتێکی ترە نەک چاکسازی بەسەر کەمەندامان نایێنن بەڕاستی شەرمەزاریە بۆ حکوومەتێک کە جارێکی دەست بەرێتەوە بۆ قوتی کەمەندامان و کەمەندامان بخاتەوە ژیانێکی کولەمەرگی کە هەر ئێستش بۆ موچەیە کە ئێستا هەمانە لە ژیانێکی کولەمەرگی هاژین. ئێستاکە بڵێ ڕەوشی ژیانی ئێوە چۆنە؟ 100,000 ئایا ژیانی ئەوی پێوە بڕێوە چێ؟ بڵێ من حەزەکەم من پرسیارە لە حکوومەت هەرێمی کوردستان کە بزانین 100,000 بەشی ژیانی ڕۆژانەی کەسێکی ئاسایی بەشی چەند ڕۆژیەکە بەڵێ هیوادارین ئەو جواب ئەوەمانەوە کە بەشی چەند ڕۆژێک زیاتر ناکات دڵنیا. سپاس دەکەم مامەگیان سڵاو لێبێ تۆ ئەگەر پێم بڵێ دێمە خزمەتی جەنابیشت ڕۆژی ژیان تەنها بە 100,000 چۆن بەڕێوە چێ؟ بەخێربن سەرچاو دیارە حکوومەتی هەرێم پرۆژە یاسایەکی ئامادە کردو و دیاتی بە پەرلەمان لە زمینی ئەوەیە کە بە ناوی چاکسازیەوە کە موچەی کەمەندامان ببرێت ئەو موچەیە کە بڕی 100,000 بۆ ئەو کەسانی کە کەمەندان موچە خۆرەنان فەرمان برن بڕی 100,000 دیناریان هەیە ئێستا دەنگۆیەک بڵاوەتەوە لە ناو ئەنجومەنی وەزیران و لە ناو پەرلەمانە کە بڕیارە یان دەنگۆی ئەوەیە کە ئەو بڕەپارەیە ڕاگیرێت دیارە لە کەمەندان لە کاتێکدا پێویستی زۆر بە دەهات لەوە زیاتر هەیە لەبەرەوەی پێویستی ڕۆژانی زیاترە ئەرکی زیاترە پێداویستەکانی زیاترە لەبەرەوە ئێمە داواکارینەوە هیوادارین پەرلەمانی کوردستان نەچێتە باس شێرباری مەسئولیەتێکی ئاوە کە بڕیار لەسەر ئەوە بڵات کە ئەو موچەیە ڕابگیرێت یان موچە ببڕێت بۆ
بۆیە لە بەرەوەی کە مندامان وەکووتمان پێویستی زۆری پێێتی هیواداری حکومەت دێژێ بە ناوی چاکسازی و بە ناوی نێشتنی گەندەڵیەوە دیارە لە هەموو برارەکانی حکومەتە لە کابینەی پێشووتر ئەم کابینێش دیارە بە شێوەیەکی گشتی بەس کە مندامان جەرمەندن بۆ هیوادارین کە مندامان ئەم جارە بیرێکی تایبەتی لێ بکرێتەوە و سپاس بێەوە. سپاس ئەوێ کۆتا کە سوەر بگرم کاگە سڵاو لەبێ پێم بڵێ داواکاری تۆ چی ئەم شەوە بەم کە شەوا ساداویتن بەردەمچەی سلێمانی پەرلەمانی کوردستان. طبعا دەستخۆشەیتان لێکم بۆ ئامادەبوونی ئەمەوە کوڕەخراوێکی دیکە مندامانی کوردستان ئەو پرۆژیاسایی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەی کردووە بە ناوی چاکساسیەوە کە ئەو کە مندامانەی موچەخۆن 100,000 یانایەتێ بە تەمایەوە 100,000ش بڕۆ بە ناوی دوو موچەوە ئەی بۆ ناچێەوە بندیوارانە ببڕێکە لە سلکەکان نەدەوام بکەن موچێکی زۆر وێرەگرن موچێکی 100,000 بۆ کەمەندامێک چیە کە حکوومەت بە تەمایە بێبڕە ئایا چاکسازی بۆ هاکرێیان هەر لە سەرەتاوە دەستکردن قوتی کەمەندامان و بڕینی موچەکانیان و دابینەکردنیان پێداویستەکانی کەمەندامان لەم حکوومەتە بینیمان بۆ ئێستش ئێمە بۆ هیواین کە پەرلەمانی کوردستان ئەوڕێ لە کەمەندامان باتەوانێ و کەمەندامێ بە حاڵێکی قورسەوە کە دەوامەکات ئەو موچە 100,000 بڕکەوەکو هاوکاری بۆی دابین کراوە. سپاس دیارە کاک داناونەوێ ئاماژە بۆ بکەم لە کاتی قێرانی داراییدا یەکەم چین و توێش کە دەستی برا بۆ موچەکەی موچەکە مەدامان بووە موچیان بۆ چەندی مانگ فەوتا و دواتر 75,000 وەردەکرد لە ئێستادا چەند مانگێکی کەمە کە موچەکەیان بۆ کراوەتەوە بە 100,000 خۆیان باسی دەکەن مەترسی لەسەرەوە هەیە کە دووبارە موچەکانیان ببڕنەوە ئەمە زانیاریەکانی حەمامین پامنێری پام لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆوانەی کە بەشدار بوون لەگەڵت.